یانەی هەندرێن لە ئێستادا لە پێشەنگی خولی نایابی کوردستان خۆی دەبینێت. ئەمە لە کاتێکدا یانەکە پێش دەستپێکی وەرزی ئەمساڵ مانجیمانەوە بوو لە خولەکە. لەم راپۆرتە گۆڕانکاریەکانی ئەم بارودۆخە و هۆکارەکانی دەبینی. یانەی هەندرێن پاڵەوانی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان لەم وەرزە ئەنجامەکانی گۆڕانکاری بەسەرداهاتووە بە بەراورد بە 6 ساڵی ڕابردوو، چونکە دوای پاڵەوان بوونی لە وەرزی 2010 بۆ 2011 نەیتوانیوە ڕکابەریانەکانی پێشەوە بکات، یان لە 2 ساڵی ڕابردوو نەگەیشتۆتە چوارگۆشەی زێڕین، بەڵکو لە یەکێک لە وەرزەکان لە یاری پاشکۆ گەڕایەوە خولی نایابی کوردستان و دانەبەزی. ڕاهێنەری یانەکەش ئەنجامە باشەکان بۆ پێگەیشتنی یاریزانە لاوەکان و باش دەرکەوتنی یاریزانە بە ئەزموونەکان دەگەڕێنێتەوە. بەرحاڵ ئەو زروفە سیاسەت کە بەسەر کەرکووکەوانە داهات بەڕاستی ساربوونەوەک بەسەر هەموو برێم وەرشی کوردستان داهات، یەک لەوەمەش برێم بێبەژنەم وەکو یانەی هەندرێن. بەڕاستی پاش ئەو حادیسەیە ئەمە وەکو برێم دەستەی کاژێت ئەمە وەکو برێم ڕاهێنەرا گەشتبین نەبووین کە خولی کوردستان بەڕێوە دەچێت یاخود ئەمە برێم فەریقەکی باش دانێن. بەرحاڵ پاش ئەو شتێکە کرا ئەمە دیسانەکە دەستەی کارژێری گوتی مامۆستامە ئەو ساڵ تیپێکی وا دابنێن کە ئەمە نینە خوارێ ئەمە دیسالەکە هەتا لەگە برێم جەنابتان لەگە تەلەڤیزیۆنەکانێکە ئەمە گوتمان تیپێکی وا دابنێن ببینێتەوە لە خولەکە لەو ڕێزبەندیە بی لە شایانی برێم نادی هەندرێنی بی. ئەو گۆڕانکارەیە کە کرا لە یانەی هەندرێن بەڕاستی یاریزانەکانبوون. ئەو یاریزانێک کە تەوقعمانە کرد لە بۆ ساڵانی دوور برێم مستاوای هەستیتون باش یاری بکە زوو برێم لەبە دەرکەت ئەو قازانشی باشی مەبوو برێم نادی هەندرێن بەخۆی دەوری حسێنانی برێم نەفسی ناین دەرونی زۆر میمە تو ئەوەل یاری کە لە دەرەوە یاریگای خۆت لەگە یانی زێرەفانی کە چەند ساڵێک یانی زێرەفانی توانم برێم کۆنتترۆلی لەوەی کردێک کە مەجموعە یاریزانێکی باش لەخۆی دەگرێتن. ئەو برێم برنەوەیە پاشی هاتین بە بەرامبەر بوون دوای هاتین بە برنەوە ئەو جاری واوە دەکاتن سیقەی کەمال بدێ ئەو یاریزانە. هەندرێن لەم وەرزە لە کۆی هەشتیاری 17 خاڵی کۆ کردوتەوە و تووشی تەنها یەک شکست بووە کە کەمترینە و 5 سەرکەوتنی هەیە کە زۆرترینە و تەنها لە یەک یاری گۆڵی لێکراوە. یاریزانانی یانەکەش ڕۆحیەتی نێوان خۆیان بە کلیلی سەرکەوتن دەزانن. ئەکید ئەو ئەنجامێکی ئێستا هەیتمان ئەگەر ڕۆحیەتی یاریزانەکان نەبیت و هەروە یەکدەستی یاریزانەکان نەبی ئێمە ناتوانێەوە ئەنجامە بەدەست بێنین حتا ئەگەرەت و زۆرترین یاریزانی بە ئەزمونش لە تیپەکە هەبی بەڵام ئەگەرەت و ڕۆحیەت نەبوو لە ناو یاریگات تموعی بردنەوەت نەبووی ئەکید ناتوانیان ئەنجامی بەدەست بێنی. باشترین وەسیلەش کەوامە توانیمەوە ئەنجامە بەدەست بێنین ڕۆحیەتی یاریزانەکان و هاوکاری دەستەی کارژێریانە و دەستەی ڕاهێنەران بۆ ئاکید. یانەی هەندرێن بەشداری هەر 12 وەرزی خولی نایابی کوردستانی کردووە و گەورەترین دەستکەوتی یانەکەش بەدەستهێنانی خولەکە بووە لە یەک وەرزدا. یانەی هەندرێن لە ئێستادا لە پێشەنجی خولی نایابی کوردستانە دوای کۆتایی هاتنی یاریەکانی قۆناغ یەکەمی خولەکە. هەندرێن لەم وەرزە جیاواز بە دیار دەکەوێت هەرچەندە لە سەرەتای ئامادەکاریەکان دەستەی کارژێڕی و دەستەی ڕاهێنەران لەو باوەڕەدا نەبوون کە هەندرێن لەم پێگەیەدا ببینن، بەڵام ئەنجامەکانی یانەکە بۆ ڕۆحیەتی یاریزانان و ئامادەکاریەکی باش دەگەڕێنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.